ئازان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕافە بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنامەکەمان گفتوگۆ بێ لەبارەی کێشەکانی نێوان هەولێر و بەغداد یاخود بڵێن ئەو ڕێکەوتنای کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی کراوە لەسەر پرسی بودجە و موچەی خەڵکی کوردستان و جێکردنەوەی پرسی موازنە و بەشە بودجەی هەرێمی کوردستان لەناو بودجەی گشتی عێراقا. ئەم تەوەرە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز ژیان جەلال پارێزەر. ژیان خان خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سپاس بۆ دەرفەتەوە. ژیان خان پرسی بابەتی بودجە و موچە و ئەو گوشار و فشارانەی حکوومەتی عێراقی لە هەرێمی کوردستانیەکە تەمەنێکی هەیە و بەردەوام لەگەڵ گۆڕینی کابینەکان، لەگەڵ ڕێکەوتنە تازەکان، لەگەڵ هەڵبژاردنینەوە لە عێراقا هەمیشە هەرێمی کوردستان جارێکی تر هێنرێتەوە بەردەم ئەم پرسە لەوەی کە بەش و پشکی هەرێمی کوردستان لە بودجەی عێراقا چەندە و چۆن خەرج بکرێ، ڕێکارەکانی چین، یاساکان چین. خوێندنەوەی تۆ لە ئاستە گشتەکەی ئەگەر بەو پرسیارە دەست پێ بکەم لەوەی کە بۆچی حکوومەتی عێراقی بەردەوام هەوڵەدات لە بەش و پشکی هەرێمی کوردستان کەم کاتەوە و سەرباری هەبوونی ژمارەیەک ڕێکەوتن بۆ پێچێنانی حکوومەت، ڕێکەوتن بۆ دابەشکردنی پۆستەکان لە عێراق، ڕێکەوتن بۆ چۆنێتی دووبارە ئیداردانی دەوڵەتی عێراقی، ڕێکەوتن لەسەر یان بە یاسابوونیشی تەنانەت بۆ لە بودجەی عێراقا، بەڵام سەرنجام ئیلتیزام نەکردن پێوەی و دروستکردنی جۆرێک لە سەریشە و کێشە و زیندووکردنەوەی ململانەکان. بەڵێ طبعاً وەکو بەڕێز ئاماژە پێکرد کێشەکانی نێوان هەرێم و بەغداد تەمەنێکی دوور و درێژی هەیە و درێژای هەموو کابینەکان بەردەوامی هەبووە. ئەکرێ بڵێن بناغی کێشەکە گەڕێتەوە بۆ عەقڵەتی حکومڕانی و ئەو ئەجەندایی کە دەسەڵاتدارانی عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان پیادەی ئەکەن و هەمیشە لە هەوڵی ئەوەدان کە هەرێمی کوردستان پێگەی ینی لاواز بێت بە پێچەوانەوە کە هەرێمی کوردستان توانیوێتی هەرێمێکی کراوە بێ، هەرێمێک بێت لە زۆر ڕێک لە بوارەکانە هەنگاوی زۆر گەورە بنێەوە زۆر جار وا سەیرەکرێ وا تەماشاکرێت کە ئەمە وەکو دەوڵەتێک مامەڵەی کردووە و بە پێچەوانی ئەجەندای حکوومەتی عێراقیشەوە کە هەمیشە لە هەوڵی بچووکردن و لاوازکردن و لە قاڵبدانی هەرێمی کوردستان نبووە و تەنانەت هەتا بەشێکی زۆر با بڵێن فکری ئەوە دەکەنەوە دەسەڵاتدارانی عێراق یەک لە دوایەک پێیان وایە هەتاوەی کە دوای سابتبوونی مافەکانی هەرێمی کوردستان لە دەستوری عێراقا پێیان وایە کە هەرێمی کوردستان ئەو دەسەڵاتانی پێی دراوە زۆر زیاترە لەوەی کە هەرێمێکی فیدراڵی هەیە بێ وەکو دەوڵەتێکی سەربەخۆ مامەڵاکانەوە حتا کێشیان لەگەڵ دەستورا هەیە و نیەتێک ئیرادەیەکی شەیە کە جار بەجار لێرە گوێمان لێ بێ ئەوەیە کە گۆڕێنی دەستورە ئەگەر هاتوو ئەم ئیرادێ ئەم پلانجیێ ڕەبچێتە بواری جێبەجێکردنەوە پێما بێ گورزێکی زۆر کوشندا بێت لە هەرێمی کوردستان و مافەکانی چونکە ئەوەی کە ئەوان بیری لێ دەکەنەوە کاری بۆکەنەوەیە کە هەرێمی کوردستان لە ڕووی دەستوریشەوە بەهێز بکەن نەک ئەوەی کە تەنها لە ڕێگەی ئەو گێچەڵ و ئەو پلانجێڕانی کە یەک لە دواییە کە بینیمان لە ماوەکانی ڕابردووە زنجیرەیەک ئاستەنگی یەک لە دوای یەک لە ڕێگەی بڕیارەکانی دادگای باڵای فیدراڵی و دووهەمینیشان ئەو بڕیارە بکە دادگای ناوبژیوانی پاریس دەری کرد بە ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان بۆ تورکیا کە بۆ هۆی ئەوەی کە هەرێمی کوردستانی منفەز و دەرچێکی وای لە بەردەما نەبێنێتەوە خێری ئەوەی کە ئامادەی ئەو بێکە و ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی عێراقیا بکە. ئەو بوو هەر لە وادەی بەستنی ڕێکەوتنەکە بەڵین دوو ئاڕاستە هەبووە هەندێک پێیان وا بووکەمە هەنگاوێکی زۆر ئیجابێ بێت و باشتر گەرنتی مافەکانی هەرێمی کوردستانەکرێ و بەڵام ئەوانی کە شارەزایەکیان هەیە خودت ئەزمونێکیان هەیە لەگەڵ عەقڵێتی حکومڕانی هەرێمی حکوومەتی عێراقیا زۆر بەباشی ینی درکیان بۆ کردبوو کە ئەمە نابێتە هۆیەوەی کە گەرنتی مافەکانی هەرێمی کوردستان کە بەڵکو دواتر هەنگاوەکانی دواتر ئەو ئاستەنگ و لەمپەڕانوە دەبینین کە دێتە ڕێی هەرێمی کوردستان ئەوەش بۆ ڕێک بۆ شێ بوو کە بینیمان کە لە دوای بەستنی ڕێکەوتنەکەش ئیرادە و نیەتی جێبەجێکردنی ڕێکەوتن نامەکە زۆر بەوازەحی لە لای دەسەڵاتی عێراقی حکوومەتی عێراقیەوە بینرا کە هەم لە تێپەڕاندنی یاسای بودجە و هەمیش لەو بڕیارێک لە دوایەکانی کە داویانە بۆەوەی کە مەسەلەن هەمووی یعنی یەک ئامانجی ئەپێکێت
ئەمێد ئەویش دەچێتە خزمەتی بەرژەوەندەکانی حکوومەتی عراقی بچووکردنەوە و بەرتەسکردنەوەی مەودای گەشەسەندنی هەرێمی کوردستان لە هەموو بوارەکانە کە بێگومان ئەمە ڕەنگە لە ڕوویەکەوە پەیوەندی تەنها نێوان هەرێم و بەغدا نەبێ بەڵکو وێنە گەورەکە ئەوەیە کە عێراق با بڵێن مەیدانی یەکلاکردنەوەی زۆرێک لە سیراعی ململانی ئیقلیمیە کە وڵاتانی تر سیاست و هەژمونی خۆیان لە عێراقدا یەکلاییەکەنەوە بە بەرژەوەندی خوانی نابینین کە هەرێمی کوردستان لە قوتا بێ بۆیە دیاریکردنی بەشە بودجەیەکی باش بۆ هەرێمی کوردستان کە بێتە سەر لە نوێ بژانەوەی ئابووری هەرێمی کوردستان و بەهێزبوونی لە سەرئاستی نێودەوڵەتی لە سەرئاستی ناوخۆ بێگومان لە بەرژەوەندی حکوومەتی عێراقیانە بۆیە شتێکی یعنی متەوەقع و چاوەڕوانکراو بوو کە ببینین یەک لە دوای یەک ئێمە کۆمەڵێ ئاستەنگی تر بێتە ڕێی هەرێمی کوردستان. ژیان خان ئەگەر بۆ نمونە ئەو نزع شۆڤێنی جەنابەت باسیەکەی با بە دیاریکراوتر ئێمە لە دوای پێچەنانی ئەم کابینەی حکوومەتی عێراقی تەماشای بکەین لەوەی کە کابینەیەک بوو دواکەوت مشکلە و شکالەتی زۆری هەبوو و هەرێمی کوردستان دووبارە دەستبار بوو لە پێچەنانەوەی ئەم کابینەیە و سەرپێخستنەوەی حکومڕانی لە عێراقا. ئەم حکوومەتە بەرمەبنای مشارەکەی کورد و دەستپێشخەری کورد و هاوکاریکردنی کووردە و ڕێکوتنیەکەیە بۆ چۆنەتی ئیداردانی دەوڵەت و لە پاڵیشە مدەتێکی زۆر زیاتر لە ساڵێکە کێشمان کێشنەوەی بودجە چۆن دابڕێژرێ پشکێرێمی کوردستان چۆن بێت چۆن مامەڵ لەگەڵ هەرێمی کوردستانەکرێ بابەتی پرسی داهاتی نائیتیحادی بە تایبەتی لەوە داهاتانەی کە نانەوتین چۆن لەگەڵ هەرێمی کوردستان مامەڵی پێکرێ ینی زەمانێکی درێژ هەرێمی کوردستان بە سنگێکی فراوان بە ڕۆحیەتێکی کوردانە بە مامەڵەیەکی مەدەنیانە لەگەڵ حکوومەتی عێراقی و لەگەڵ لیژانی پەرلەمانی عێراقیە لە مامەڵەکردنا بوو لەوەی کە بودجەیەک دەرچێت کە هەم عێراقیەکان بەدڵیان بێت هەم لە قازانج هەرێمی کوردستانش بێ سەرباریەوەی کە هەرێمی کوردستان هەندێک تێبینیشی هەبێت لەسەری و گۆڕینی هەندێک بڕگا دوای کە لە ئەنجومەنی وەزیران دەرەچێت لەلایەن پەرلەمانی عێراقەوە بەڵام ئەم بودجەیە لە کۆتاییە زۆرینەی ئەندامانی پەرلەمانی عێراق دەنجیان پێدا و پێش کورد لایەنی شیعی و لایەنی سونی بەم بودجەیە ڕازی بوون و لە کۆتاییە چووە بواری جێبەجێکردنەوە بودجەکە. هێشتاش لە دوای ئەو هەموو ڕێکارە لە دوای هەموو کۆبوونەوەی لە دوای هەموو پێداگریە لە دوای هەموو ئاسانکاری کە حکوومەتی هەرێمی کوردستان لەو مودەیە پێشکەشی کە لەوەی کە سەرواتی هەرێمی کوردستان چۆنە هەناردینەوتی چۆنە پرسی خاص چۆن مامەڵی لەگەڵەکرێ پرسی گومرگ و باج و خەرات چۆن مامەڵی لەگەڵەکرێ ڕێژەکەی چۆنە چۆن کۆکرێتەوە ینی هەموو شتانی کە ئەوان ویستویانە تەنانەت سەبارەت بە لیستی موچە و ڕێژەی فەرمانبەران و چۆنەتی دابشکردنی موچەش لە هەرێمی کوردستان هەموو زانیاریانی کە حکوومەتی عێراقی داوای کردووە بۆی گرنگ بووە هەرێمی کوردستان بۆ پەڕی جددیەتەوە بە لیژانێکی تۆکمە ئەم بابەتی جێبەجێ کردووە بەڵام هێشتاش حکوومەتی عێراقی و ئەو نەزع شۆڤینی کە لە عێراقا هەیە ڕێگە نایە لەوەی کە ئەم مافە فیدراڵیانەی کە لە دەستوری عێراقا کە بەپێی یاسای بودجە بۆ هەرێمی کوردستان دەستنیشان کراوە ڕێگری هەیە لە جێبەجێکردنی. بەڵێ طبعاً بێگومان وەکو ئاماژەمان پێکرد پێشتریش کە ئەوەی کە هەیە ئەو ئیرادەی کە ئیرادە سیاسی کە هەیە لە عێراقا و دەسەڵاتدارانی عێراق بە هەموو جۆرەکان شیعە و سوننەوە هەموو حکوومەتە کابینێک لە دوایەکەکانە بە هەمان با بڵێن سیاست و بە هەمان استراتیژ لەگەڵ هەرێمی کوردستانە مامەڵەیان کردووە و هەتا نایشارنەوە کە ئەوان ئێستا تەنانەت پەڵپی ئەوە بە هەرێمی کوردستانە گرن کە دەستور ئەگەر هات و گۆڕانکاری لە دەستورە بکرێت تعدیلی دەستور بکرێت زۆر زیاتر لەوە هەرێمی کوردستان لە قاڵب بدرێت و پیان وایە و دەسەڵاتی کە چەند ساڵە لە 2005 هەرێمی کوردستان ممارەسەیەکە زۆر زیاترە و لەگەڵەوە شاو ئەو وابەستە بوون و جەم سەربەندی کە ئەو هێزولانە سیاسانە هەیەە بۆ دەوڵەتانی ئیقلیمی کە هەم هەژمونیان لە عێراقا هەیە بێگوانە مێکێکە لە هۆکارەکان و لە هەموو هەنگاوەکانە لە هەموو کابینێک لە دوایەکەکانە بینیمانە هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان زۆر بە ئیرادەیەکی زۆر و بە نیەت پاچی و هەروەها بە دەستپێشخەریەوە بەرەوپیریە و هەنگاوانە چوون بۆ ڕێککەوتن و بۆ دروستبوونی بۆ دۆزینەوەی دەرچێک بۆ چارەسەری کێشە و ململانەکانی نێوان هەرێم و بەغدا بەڵام لە هەموو جارەکانە بینیمانە کە ئەوان پابەند نەبوون بە بەڵێنەکان و ڕێککەوتنەکان جێبەجێ نەکراوەکو خۆی تەنها
مەرەکەبی سەر کاغەز بوون بۆیە جار لە دوای جار هەرێمی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵی ئاستەنگ بۆتەوە هاوڵاتیانی بەتایبەت هەرێمی کوردستان لە ڕێگەی برسیکردن و بڕینی قوت و موچیان دووجاری ئاستەنگی زۆر بوونەتەوە. لەگەڵ ئەوەشدا هەرێمی کوردستان هەمیشە ئیرادەی هەبووە و دوهەمینیان ئەو ئیرادێ بوو کە بۆ ڕێکەوتن دایوە هەتا ئامادەی نیشاندا بۆ تەسلیمکردنی هەموو نەوتی هەرێمی کوردستان کە ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت ڕادستی حکوومەتی عراقی کرێت و لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆ کە زمان هەڵ یاخود نوێنەرەتی حکوومەتی عراقیەکە بۆ فرۆشتن و هەناردەکردنی نەوت. بەڵام لەگەڵەوەشدا بینیمان کە دووبارە نیەتی دەسەڵاتدارانی عراق ئەوە نییە بەڵکو شتی ترەوە هەتا چاویان لەوەشە کە هەرێمی کوردستان دەست بەسەر غازی هەرێمی کوردستانە بگرن کە غازی سروشتی کێسەل بابەتێکی زۆر گرنگ و هەستیارە لە وڵاتانە و ئەو هەنگاوانی یەک لە دواییە کە بینیمان بێگومان ڕۆڵی خۆی هەیە حتا یەکێک لەو هۆکارانە گەر بڵێن مەسلەی یەکێک لەو بربەستانی کە لە ڕێی هەرێمی کوردستانە مەسلەی ئەوە بووە کە ڕەنگە قسەیەکی زۆر دووبارەش بێ بەڵام ئێمە نەمانتوانین هەتا لەسەر ئاستی ناوخۆش ئەو یەکدەنجێ بپارێزین کاتێک کە لایەنە سیاسیە ناوخۆیەکان بە دوو ئاڕاستەی جیاوازە و زۆر جار با بڵین هەنگاوەکانیان چۆتە خزمەتی هەنگاوەکانی حکوومەتی عراقی و خزمەتکردن بە بەرژەوەندیەکانی ئەوان بۆیە نەبوونی یەکدەنجی نەبوونی یەک ئاڕاستەی ئەمە گورزێکی زۆر کوشندە بووە لە هەرێمی کوردستان کەوتووە. و دوجار کە بڕیارەکەی دادگای ناوبژیوانی پاریس دەرچوو هەرچەنە و ئیرادێ پێشتر تاقی کرا بۆیە بەڵام نەتیجەیەکی وای نەبوو لەبەرەوەی کە بڕیارەکانی دادگای باڵای فدرالی هەم بە هەڵوەشانەوەی یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان هەم بە کۆمەڵێک بڕیاری ترکە لە دژی هەرێمی کوردستاندا بەڵام هەرێمی کوردستان پابەند نابووە بڕیارەکانە بەڵام دوایەوەی کە دادگایکی نێودەوڵەتی کە تایبەتمەندە بێگلایکردنەوەی کەیسە ئابوووریەکان ئەو بڕیاری دەرکردووە حکوومەتی تورکیای تر قەتعیان نەوتی هەرێمی کوردستان وەستا کە زیانێکی ئابووری کوشندە لە هەرێمی کوردستانەکە و هەتا ئێستاش دەستی پێ نەکردوێتەوە لەبەرەوەی لە بڕیارەکەدا تورکیا ناچار کراوە بەوەی کە گوژمەی زیاتر لە 100 ملیارد دۆلار دەبێ بدات بە ملیۆن دۆلار بدات بە حکوومەتی عراقی وەکو قەرەبوو. بۆیە حکوومەتی تورکیا تا ئێستا نەچۆتە ژێربار و هەتا پەیوەندیەکانی لە ڕووی با بڵین هەناردەکردنی نەوتۆ لەگەڵ هەرێمی کوردستانە دەستی پێ نەکردوێتەوە. بڕیارەکە بە تەواوەتی لە بەرژەوەندی حکوومەتی عراقیا بوو و زۆر بە زیانێکی زۆر بوو بۆ هەرێمی کوردستان بەڵام دوجار هەرێم هەرتەنها ئەو هەنگاوە یاخود ئەو دەرچەی لە بەردەماما بوو کە ئامادەی نیشاندا بۆ ئەو ڕێکەوتنە بەڵام دوجارش بینیمان کە ڕێکەوتنەکە ئەبینین تەنگ و چەڵەم و بربەستی بۆ دروست دەکرێت. ژیانخان ئەوەی کە جەنابەت باسی هەرێمی کوردستان بەسەر بە خۆنەوەتی فرۆشتووە ینی بەڕاستی لە ساڵی 2014 هەرێمی کوردستان کاتێک ناچار بوو بۆ خۆی سەربەخۆ نەوت هەناردە بکە و بەپی دەستوری عراقیش ئیلتیزام بکە ئەنی بەشێکی گەوری پەیوەندی بۆ حکوومەتی عراقی ئەو کات موچە و بودجێ خەڵکی کوردستانی بڕی سەرباریەوەی کە لە کۆتایی 2013 و سەرەتای 2014 ناوچەکە بە گۆڕانکاری زۆر هەستیارە تێپەڕی لە دابەزینی نرخی نەوت لە هاتنی دەوڵەتێکی تیرۆریستی وەکو داعش لە ناوەڕاستی 2014 و بە پەلکێشانی زیاتری لە سووریا و بەرەو عێراق و ئەو مەترسیانەی کە بەدوای خۆیان هێنا بووی ینی کۆمەڵێکی شکالێتی گەورە لە ناوچەکەی سەری هەڵا بوو لە پاڵ ئەوەی حکوومەتی عێراقیش بودجە و موچەی خەڵکی کوردستانی بڕی ینی لەو قۆناغەوە هەرێمی کوردستان بەردەوام مامەڵاکە لەسەرەوەی کە چۆن بتوانێت بگاتە ڕێکەوتنێک لەگەڵ حکوومەتی عێراقی و هەوڵ باد لە ڕێگەی دەستوری عێراق و دەستوری کە جەنابەت باس کرد کە نزعەیەکی شۆڤینی هەیە بۆی کە بیگۆڕن هەمواری بکەنەوە و ئەگەر مافەکانی کورد بەلای ئەوانەوە زۆرە جۆرێکتر مامەڵی لەگەڵا بکەن و بەڕاستی لەو ماوەی ڕابردووان دێم هەوڵیشیان هەبوو هەرێمی کوردستان وەکو محافەزەیەک مامەڵە بکەن نەگوەکو هەرێمێک وەکو ئیقلیمێکە لە دەستوری عێراق هاتووە. خوێندنەوەی تۆ چییە بۆی کە سەرباری ئەو جۆرێک لە پرسیار لەسەر دەستور دادگای دەستوری باڵای عێراقا هەیە بەڵام ئەمڕۆ بڕیارێکی دەرکردووە لەسەر یەکێک لەو سکاڵانەی کە کاک مەسرور بەرزانی وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر بودجەی عێراق دەری کردووە بە تایبەتی لە پرسیەوەی کە چۆن حکوومەتی عێراقی مامەڵەی هەرێمی کوردستانەکە و ئەگەر کێشە ڕوویە لە نێوان هەرێمی کوردستان و
حکوومەتی عراقیا چۆن بگەڕێنەوە بۆ ڕێکوتنامە نەگەوەی کە میزاجی شخصی سەرۆکی حکوومەت یان ببرێتەوە ناو پەرلەمانی عراق و بۆ تەمەنێکی درێژ مامەڵا یا تەناوب بەم بابەتەوە کرێ خوێنەوە بووی کە ئەو دادگایە سەرباریوی کە دادگایەکی زۆر سربەخۆ نییە دادگایەکە قسەی زۆر لەسەر بڕیارەکانی هەیە بەڵام ئەمڕۆ لە قازانجی سکاڵاکی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری دەرکردو. بەڵێ طبعاً دوای ڕێکەوتنەکەی نێوان هەرێم و بەغدا لە 4/4 ئەو بوو هەوڵەکان ئەمان بینی کە بەتایبەت لە تێپەڕاندنی یاسای بودجە کە هەوڵێکی زۆر هەبوو بۆی کە پشکی هەرێمی کوردستان با بڵێن ماف خواردن و وەروە بێبەشکردنی هەرێمی کوردستان و کۆمەڵێ ئاستەنگی ترێک لەوانە مەسەلەن ڕادەستکردنی جگە لە داهاتینەوە ڕادەستکردنی داهاتی ناو خۆ یاخود ئەگەر پارێزگایەک هەستی بە نەشەفافەی و دادبەروەری کرد دەتوانێت مامەڵی ڕاستەوخۆ لەگەڵ حکوومەتی عێراقا بکات ئەمانە کۆمەڵێ با بڵێن کۆمەڵێ تەنگ و چاڵەوە و بەربەز بوو لەسەرەوەی کە هەرێمی کوردستان دووچاری گرفتی ناو خۆیش بکەنەوە حتا لە ناو هێز و لایەنە سیاسیەکانە بەڵام هەرچۆنێ بێ یاسای بودجە تێپەڕاکە مادەی 14 تایبەت بوو بە بەشە بودجەی هەرێمی کوردستان دوجاریش بێگومان دوای تێپەڕاندنی بێگومانەوە هەنگاوی هەرێمی کوردستان هەنگاوێکی باش و ئیجابی و لە جێ خۆی دابوو کە لەلایەن دادگای باڵاوە سکاڵایان کرد لەسەر ئەوەی کە بابەتی بودجە نابێت بە ڕەزامەندی شەخصێکی تاکە کەسێکە ڕەنگە ئەمە دووچاری تاگڕەوی بێتەوە یاخود بڕیارەکان لە بەرژەوەندی حکوومەتی عێراقیا بە کۆتابێن لە کاتێککە هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە هەرێمێکی فدراڵیە و لە چوارچێوی دەستوری عێراق مافەکانی زامن کراوە بەڵام بە درێژایی مێژووی پێکەوبوونمان لە 2005 بەتایبەت لە دوای دەرچوونی دەستوری عێراقی و ئێمە بەردەوام دووچاری ڕوبەڕووی ئەو بوونێتەوە کە پێشەلکاری دەستوریمان بەرامبەر کراوە و زۆر جار دادگای باڵای فیدراڵی ئەگەر بڕیارێکیش لە بەرژەوەندی هەرێمی کوردستان دەربکاتە مانای ئەوە نییە کە تاو دادگایەکی سربەخۆیمە لە هەنگاوەکانی پێشووترە بینیمانەکە هەژمونی سیاسی بەسەرەوە بووە و ئەجەندای سیاسی بەسەرەوە بووە و بڕیارەکانی زۆر نادادپەروەرانە بوون دەرحەق بە هەرێمی کوردستان و زۆر پرسی یاسایی هەبووە بەڵام لە عمقا لە ناوڕۆکە پرسەکە خۆی سیاسی بۆ نەک یاسایی و ویستوانە لە ڕێگەی قانونیەوە بە هەرێمی کوردستانی باڵێن وەکو شەڕێک بە هەرێمی کوردستانی بفرۆشنەوە بەڵێ بەڵام لە نێوڕۆکە ئەو بابەتانە تاو سیاسی و ئەجەندای سیاسی لە پشتەوە بووە چونکە بێگومان بابەتی حتا نەوت و گاز و یاسای نەوت و گاز کە هەرێمی کوردستان هەیبوو بابەتێکە هیچ ڕێگریەکی نەبووە لە دەستورە بەڵام لە بەرەوەی ئەو دەقانە زۆر بە سەڕیحی لە ناو دەستورانە هاتبوون غامۆزێکی پێوە دیار بوو ئەم دادگای داهات وا تەفسیری بۆ کرد کە دەسەڵاتێکی زۆر حەسڕی و زۆر فراوانی دەدا بە حکوومەتی عێراقی و دەسەڵاتەکانی هەرێمی کوردستانی بچووگە کردەوە بەڵام جێگەی خۆشحاڵیە کامڕۆ بڕیارە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە دەرچووە بۆی کە بابەتی بودجە بابەتی شایستەداریەکانی هەرێمی کوردستان کە بابەتی گرنگ و چارەن و سازە بۆ هەرێمی کوردستان و مانەوەی پێگەی هەرێمی کوردستان و هەروە ژیان و گوزەرانی هاوڵاتیانی لەسەر بەندە نەبێتە بابەتێک پۆینتێک کە بەدەست شخصێکەوە بێ و تاکە کەسێک بتوانێت قەرار بدات لەسەرەوەی هەرێمی کوردستان مەسەلەن لە کەیدا بودجەی بۆ بنرێرێ بۆی نەنێرێ بڕەکەی چەند بێ ئەمە بابەتێکە پێویستی بە ڕێکەوتن هەیە پێویستی بە سازان هەیە و پێویستە لە نێوان هەردوو حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی و بابەتێک لای بکرێتەوە و دادگای فدراڵی کە با بڵێن بڕیاری دەرکردو بەنان دەستوری بوونی ئەو مستەڵەحی کە لە ناو ئەو بڕگەیە هاتووە لە یەکێک لە مادەکانی یاسای بودجەدا ئەمە پێم وایە خاڵێکی ئیجابی و باشە. ژیان خان لەو چوارچێوەیە کە جەنابەت باسی بکەیت سەرباری ئەو تەنگ و سەڵەمانەی لە حکوومەتی عێراقی بۆ هەرێمی کوردستانی دروستەکە و ئێمە ئەزانین کە لە ڕوانگە قانونی دەستوری و سیاسیەکەش هەرێمی کوردستان چەند لەسەر حەقا و مافانە چەند دەمافێکی سروشتی خەڵکی کوردستانن بەڵام هەندێک هێزی ناوخۆیی لە هەرێمی کوردستان بەڕاستی بە جۆر لە جۆرەکان هاوکاری ئەو پرۆسە خراپەی کە لە بەغدا بەڕێواچیە سەبارەت بە قەزەی کوردی سەبارەت بە گوشار و فشارخستنە سەر هەرێمی کوردستان سەبارەت بە جێبەجێ نەکردنی دەستور و یاساکان کە ئەوان بۆ خۆیشان بەشێکن لە دەرکردنی ئەو دەستور و دەنگپێدانی و دەرکردنی بودجەی عێراق و ینی خۆیان بەشێکن لەو پرۆسەی بەڵام ئەوان دژ هەرێمی کوردستان
پرۆسێکیان سەرپێخستووە و بەداخەوە هەندێک لایەنی سیاسیش لە ناو کوردستان هێزێکی ئەعلامی گەورەیان خستۆتە گەڕ بۆ ئەوەی کە بە جۆر لە جۆرەکان ڕەوایەتی بند بە و زۆڵم و ستەمەی کە لە عێراقەوە لە هەرێمی کوردستانە کرێت خوێنێتەوە بۆم بابەتیان چیە؟ بەڵێ بەداخەوە یەکێک بۆ هەمیشە لە هەموو قۆناغەکانێکێک بۆ لەو دەردە کوشندانی کاریمی کوردستان نەیتوانیوە تا ئێستا با بڵێن یەک دەنگێک کۆدەنگێک لەسەر ئاسین ناوخۆی بەلانی کەم لەسەر پرسە نەتەوەیەکان پرسە نیشتیمانەکان ماف و شایستەکانی هەرێمی کوردستان کە وەکو هەرێمێکی فیدراڵی لە ناو عێراقدا مافەکانی فراهەم کراوە بەڵام داکۆکیکردن و ئالیەتی بەدەستێنانی مافەکان جۆرێک لە پەرتەوازی و شپرزەی پێوە دیار بووە و هەمیشە هەندێک هێز و لایانی سیاسی هەوڵەکانیان خستۆتە گەڕ بە قازانجی خزمەتکردن بە بەرژەوەندی هێز و لایەنە سیاسی عێراقیەکان زیاتر و ئەمەش گورزێکی زۆر کوشندەی لە هەرێمی کوردستان داوە و هەتا یەکێک لەو گلێ و گازەندانی کە هەمیشە ئاڕاستەی ڕەخنانی ئاڕاستەی کابینی نوێ مەکرا ئەو بوو کە پێداگیریەکە لەسەرەوەی کە نەوت ڕادەست ناکات و ئەمە ژوای کردووە کە حکوومەتی عێراقی جۆرێک لە کاردانە و جۆرێک لە زوڵم لە هەرێمی کوردستان بکە بەڵام ئەو بوو دوایەوەی کە هەموو ئیرادی خۆی نیشاندا و نەوتیشی ڕادەست کرد و چۆ ژێرباری ڕێکەوتنەکەشەوە بینیمان کە حکوومەتی عێراقی کە با بڵێن سەرڕاز نەبوو لە بەڵێنەکانە و پابند نەبوو بە ڕێکەوتنەکەەوە و بۆ ماوەی چەند مانگێکە موچە دوا خرابوو هەوڵێکی زۆر سەردان و شاند و دانوستانەکان هەوڵێکی زۆر خراە گرتاوی کە کامە مافێکی ڕەوای هەرێمی کوردستانە بەڵام زۆر بە ئاستەمە و هەوڵە ئەو مافانە بەدەستەهێنرێ ئەمانە بێگومان یەکێک بۆ لەو خاڵانی کە زیانێکی زۆری بەس بە ئەزمموی سیاسی هەرێمی کوردستان گەیاندووە بە مافە یاسایەکانی هەرێمی کوردستان گەیاندووە بەڵام لەگەڵ واقعا هیچ ناکرێنیەوە هێزێکی سیاسی و لەسەر خەتی بۆ نمونە بەرژەوەندیەکانی خۆی لەوەدا دەبینێتەوە کە بەرژەوەندی شەخصی خۆی بەرژەوەندی حزبەکەی خۆی بخاتە پێش بەرژەوەندی هەرێمی کوردستان و بەرژەوەندی گشتەکانەوە کە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. ژیان خان ئەمڕۆ وەفدێکی پارتی دموکراتی کوردستان چوونە بەغداد بۆ دانیشتن لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی پێکەنەری حکوومەتی نوێ عێراق کە ڕێکەوتنێک هەیەەوە ئەو حکوومەتە بەرمەبنای ئەو ڕێکەوتنە دروست بووە. پارتی هێزی خۆی بەکارهێنێ وەکو یەکێک لە هێزە خاوەن سەنگەکان لە ناو پەرلەمانی عێراق کە ژمارەیەکی باش لە پەرلەمانتاری هەیە و لە ناو قەراری سیاسیشا شوێنی گەورەی هەیە. چەند گرنگە هێز و لایەنە سیاسیەکان ئالەم دۆخەیە پاڵ پشتی هەوڵەکانی پارتی بکەن لەوەی کە لەو مدەدانی ڕابردوو ئێمە بەردەوام بینیومانە هەستمان کردو بەرکەوتوونەوەی کە سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێمی کوردستان شاندەکانی پارتی دموکراتی کوردستان بەردەوام جەختەکەن لەوەی کە جۆرە لە جۆرەکان فشار کرێت لەسەر حکوومەتی عێراقی و دامودەستگا دەوڵەتەکان لە عێراق لەوەی کە بەشە بودجێ هەرێمی کوردستان مافە قانونیەکانی هەرێمی کوردستان پارێزراوە. تا چەند گرنگە لەوەی هێز و لایەنە سیاسیەکانی دیکەش پشتیوانی ئەم جوهدا ئەم هەوڵە ئەم جۆرە لە فشاری سیاسی کە پارتیەی کات. بەڵێ بێگومان لە نەک لە ئێستا لە هەموو قۆناغەکان لە هەموو هەنگاوەکانە گرنگە کە ئێمە لە سەر پرسە نیشتیمانیەکانە و پرسی کە پەیوەندی بە ئایندە و بە پاشە ڕۆژی هەرێمی کوردستانە بە بەرژەوەندی گشتەکانی هەرێمی کوردستانە مە یەکدەنگ بین بتوانین خاڵی هاوبەش بدۆزینەوە بە لێک تێگەیشتن و بابەتانە یەکلایی بکەینەوە بەڵام بێگومان پەرتەوازەی ئەبینرێ زۆر بە وازەحی لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانە و هەریەکان بە ئاڕاستەیەک کارەکە بە ئاڕاستەیە کە خزمەتی بەرژەوەندی و لایەنی بەرامبەرەکە یاخود بەرژەوەندی حکوومەتی عێراقیەکە و بەرژەوەندی هەرێمی کوردستان لە بەرچاو ناگیرێ و زیانەکەشی بەرهەموانەکە بەداخەوە. طبعاً پێم وایە باشترین وەڵام دوای ئەوەی کە ڕێکەوتنی هەرێمی کوردستان کرا لە 4 لەگەڵ حکوومەتی عێراقیە باشترین وەڵام کاتێک کە حکوومەتی عێراقی پابند نابوو بە بەڵێنەکانی ئەمە وەڵامێکی زۆر وازەحە زۆر بۆ هەموو هێز و لایەنە سیاسە کوردیەکان کە ئەبێت لەوە تێبگەن کە ئیرادەی هزری شۆڤێنی عێراقی ئیرادەیەکی سەلیم نییە بەرامبەر بە هەرێمی کوردستان ئیرادەیەک نییە کە وێستی ئەوەی هەبێت کە لەگەڵ هەرێمی کوردستانە لەسەر بنەمای لێک تێگەیشتن و سازان کێشەکان چارەسەر بکە بەڵکو کێشە لە دوای کێشە ئاسەنگ لە دوای ئاسەم بۆ هەرێمی کوردستانی دەرەکات و ئەوەی کە ڕوویدا
ڕوویدا و بە تایبەت لە تێپەڕاندنی یاسای بودجە شامەمان زۆر بە وازەحی بینی بەڵام ئێستاش دیسانەوە مەسەلەن بابەتی یاسای نەوتوگاسەیە کە یاسای نەوتوگازی عراقی ئێستا قسە و باسی لەبارەوە کرێ گرنگە لەمەیانە هەموو هێزولانە سیاسەکان بەیەک ئیرادە لە پەرلەمانی کوردستان بتوانن داکۆکیکەرێکی باش بن لەسەر ئەو بابەتە و مافەکانی هەرێمی کوردستان فراهەم بکەن. خەندەستان خۆش بێ، سوپاس بە ئامادەبوونتان و سوپاس بۆ هەموو شیکردنەوەکانت بۆ ئومێدیەوەی کە هەرێمی کوردستان بتوانێت ئەو سەقامگیری و پێشکەوتنی هەیە بیپارێزێ بۆ گەشەی پێبا. سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت لە بەرنامەی ڕاڤا کاتی بەرنامەکەمان تەواو بوو. سپاس بۆ ئێوەش، سپاس بۆم دەرفەتە. دەستی تۆ خۆش بێ. خاتوو ژیان جەلال پارێزەر، سپاس بۆ ئامادەبوونت. ئەزان بەم جۆراتی نەکۆتایی بەرنامەی ڕاڤا تا ڕاڤەیەکی تر بەخواتان سپێرین و خواتان لەگەڵ بێت.